لە کاتژمێر 12 ئەم شەوە قەدەغی هاتوچۆ ڕادەگەیەنرێت بۆ ماوەی 2 ڕۆژ بەهۆی سەرژمێری گشتی لە سەرتاسەری عێراقدا لە شاری سلێمانی هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ ئەو 2 ڕۆژەی کە لە ماڵەوەن. من لە بەردەمی مارشێت یەکەم ئێستا لە گەڕەشی کارێزەوشک کە ئەم مارشێتە هاوڵاتێکی زۆر لە ئێستادا سەردانی ئەکەن بۆ ئەوەی کە پێداویستی بکڕن بۆ ئەم 2 ڕۆژە لە بەرێم 2 ڕۆژە لە ماڵەوە بن بە پێوەی کە قسەمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانیشا کردووە کە قەدەغی هاتوچۆیە هاوڵاتیان ناتوانن بێنە دەرەوە. ئەمێ بچمە لای سەربەشتەی مارشێتەکە شنیاخان سڵاو لێبێ سەردانی هاوڵاتیان ئەم ئێوارەیە بۆ مارشێتەکەتان تا چەندێک زۆر بووە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو هەرزان بازاری کۆژار بەجددی ئەمڕۆ لۆدێکی زۆرمان لەسەر هەم لە ڕووی سوشال میدیاوە هەم لە ڕووی مارکێتەوە بەجددی خەڵک هیەت سەردانمانەکات پێداویستەکانیان نەکرێت بە تایبەتی بۆم 1-2 ڕۆژێک کە سەرژمێری و قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندرێت تاکو ئێستا دیاریش نییە کە مارکێتەکان ئایا کراوە ئەبن یاخود داخراون بەڵام خەڵک لە ئێستا احتیاجی خۆی کردو و سەردانمانەکات و پێداویستی ڕۆژانەی خۆیان ئەکردن و ئێمەش ئەوەنەی توانی بێتمان یارمەتیان ئەین و ئەوی پێمان ئەکرێت بۆیان ئەکەین و هەروەها بە پێی گەیاندن و بە سەردانیکردنی خۆیان یارمەتیان ئەین و واتە گەیاندنتانە بێت لە 2 ڕۆژی قەدەغی هاتوچۆیە؟ ئەکید بەڵێ ئیشەڵڵا مارشێتیش کراوە ئەبێ؟ ئیشەڵڵا پشت بەخوا. زۆر سپاس بۆ بەڕێستان. لێرەدا خەڵکێکی زۆر سەردانی ئێرە ئەکەن لۆدێکی زۆر لەسەر مارشێتەکان دروست بووە ئەمە وای کردووە کە هاوڵاتیان ئامادەکاری ئەکەن بۆ ئەوەی کە ئەم 2 ڕۆژە لە ماڵەوە بن بۆی کە پێداویستەکانیان لێ نەبڕێ خاتونە شتی زۆری کڕیوە خاتو سڵاوە لێ بێ ئەمە بە بۆنەی قەدەغی هاتوچۆیە پێداویستی ماڵ نەمابوو. وەڵای پێداویستی ماڵم نەمابوو ڕاستیەکەی من هەموومانێ بازاڕیەکەمی تر بازارەکەم کەوتە ئەمڕۆژە. بەنیازی ئەم 2 ڕۆژە چۆن بەڕێ بکەن لە ماڵەوە؟ وەڵا هەر عەتیادی لە ماڵەوە دەوام نییە و ئەکوێنە خواردن دروستکردن. بەنیازی چی دروستکەی؟ مەڵای بەتەمای سەر و پێم ئینشەڵڵا. سەر و پێرکی زۆر نییە؟ خۆم وەستای سەر و پێمی ترەوەی ئاگای لێم بێزانێ. باشە ئەوەی کە هەیە کاتەکانتان چۆن بەڕێ ئەەکەن 2 ڕۆژ لە ماڵەوە بی ئەگەر نەشتی دەدەرەوە 2 ڕۆژی ئاسایی لەوانێ ئاسایی بێ بەڵام کاڵێن قەدەغی هاتوچۆی لەوانێ ناخۆش چۆن بەڕێەکەنەوە؟ وەڵای زیاتر بە خوێندنەوە من یەکێکم لە خوێندنەوە حەزم لە کتێب خوێندنەوەیە ئیشی ماڵ و خوێندنەوە و ئیتر چێشتونان و خواردن و هەرەوەیە. جایتر پیاوەکەوێتە ماڵەوە پیاوەکێتە قەیچێکە سەر و سەر چاو احتیادیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کەیبینن ئەگەر هاوکارمێنەکان بگوێزێتەوە ژمارەیەکی زۆر خەڵک بە گەرموگوڕیەوە هاتوون بازاڕی ئەکەن ئەمە یەکێکە لە مارشێتەکانی شاری سلێمانی کە لە ناوچەیەکایە کە ڕێژەی دانیشتوانی بەرفراوانە ئەوەی کە هەیە ئەیانێ پێداویستیەکانیان بکڕن کە یانەوێت ئەم 2 ڕۆژەکە لە ماڵەوەن پێداویستیان لێ نەبڕێ و کاتەکانیان لە ماڵەوە بەسەربەرن و ئەمەوە دەرەخە کە هاوڵاتیان دەیانوێت پابند بن بە بڕیاری قەدەغی هاتوچۆ و مانەوە لە ماڵەوە بە پێوەی کە قسەمان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی سلێمانی کردووە کە پۆلیس سلێمانی بەیانی ئەمڕۆ ڕای سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیس سلێمانی بە 964 وت کە تیمەکانیان بەردەوام دەبن لە ڕێنماییکردنی هاوڵاتیان کە لە ماڵەکانیان بمێنەوە و نێنە دەرەوە لەبەرەوەی لە کاتی سەردانی تیمەکانی سەرژمێری لە ماڵەوە بن بۆ ئەوەی کە مافیان نەفەوتێت و تیمەکانیش کاریان ئاسان بێت بۆ ئەوەی کە بتوانرێت سەرژمێریەکی دروست لە پارێزگای سلێمانی و بە تایبەت لە شاری سلێمانیدا بە ئەنجام بگەێنرێت.